چۆن لە شەڕەکەی لالەزاردا تانک و درۆن و زرێپۆش بەکارهێنرا. شەڕەکەی لالەزار تەنیا تێکهەڵچوون یان شەڕێکی چەکداری ئاسایی نەبوو، بەڵکو کۆمەڵێک چەکی قورسی هاوپەیمانی نێودەوڵەتی تێدا بەکارهات بوو کە تەنیا لە شەڕی داعشدا کەڵکیان لێوەرگیرا بوو. شەڕەکەی لالەزار کە دەستی پێکرد لە سەرەتاوە تەنیا دەنگی فیشەک و چەکی سووک دەمیسترا، بەڵام تۆزێکی بەسەردا تێپەڕی و دەنگەکان گەورەتر و ڕووناکی هێرشەکانیش زیاتر بوون. واک لە دیمەنەکاندا دەرکەوت یەکێتی لە قورسترین چەکەکانی کەڵکی وەرگرت بوو. 9 تانکی جۆری تینەواد، زیاتر لە 100 ئۆتۆمبیلی زرێپۆش، نزیکەی 100 هاون و 150 ئۆتۆمبیلی باجار بە هەموو جۆرەکانی چەکەوە ئامادە بوون و شەڕیان کرد. کارە ساتبارتر لەمانەش بەکارهێنانی درۆنی خۆتەخێن بووە کە زیاتر لە 150 درۆنی بچووکی خۆکوژ لە شەڕەکەدا کەڵکیان لێوەرگیرا. هەموو ئەم چەکانە تەنیا لە شەڕ دژی داعشدا بەکارهێنراون کە سلێمانیان کرد بە دووکەڵ و ئاگر. کارەساتەکەش زیاتر لەوەدا ڕەنگ دەداتەوە لە ماڵی هاوڵاتیان و کەسانی نزیک لە لالەزار وێران بوون و زیانی زۆریان بەرکەوت. بێگومان بەکارهێنانی ئەم جۆرە چەکانە لە شەڕێکی ڕاستەقینەی گەورەشدا زیانی مادی و گیانی و تەنانەت ئەمنی زۆری لێ دەکەوێتەوە. جا چ بگا بەوەی هەستی ئارامی ئاسایش لە شارێکی وەکو سلێمانیدا بە ئاسانی لەناو دەبات.